مەبەست لە کۆکردنەوەی ئەم دۆکیومنتانە ئەوە بۆ کە ئێمە ئەو کۆمپانیانە بدۆزینەوە کە یارمەتی سەدامیان یاوە بۆ پشتگیریکردن لە دروستکردنی چەکی کیمیاوی بۆ کوشتن و بریناکردنی هەزاران کورد. حکوومەتی فەڕەنسی وتویەتی کە ئێمە پشتگیری ئێوە ئەەکەین و داوای لە محکەمە کردووە کە یارمەتیمان بە بۆ ئەوەی کە لە دژ بە ئەم سێ کۆمپانیا فەڕەنسیە بڵستین. 11 کۆمپانیا هەیە کە زۆر دەستێکی زۆر گەورەیان بۆ لە دەیانزانی مەسەلەکەی بۆ دروستکردنی چەکی کیمیاوی. تا ئێستا بەس یەک دانەشیان لە محکەمە کرد. ئێستا لە سژنایە لە نەهاک. لە ئاستی دەرەوە کاتێک ئەم دەستە پارێزەرەیە کە کاریان لەسەر کەیسەکە کرد ئەو وڵاتانە داوای ئەوەیانە کرد کە لەناو هەرێمی کوردستان لەو شوێنەی کە تاوانەکە ئەنجام دراوە چی کراوە بەرامبەر بە تاوانبارەکان. بۆیە ئێمە هەوڵێکی زۆرمان داوە بە چەند وەرکشۆپێک توانیمان پرۆژەیەک بە حەزوری خۆیان و ژمارەیەک پارێزەری شارەزا لە بواری یاسای نێودەوڵەتیەکان پرۆژەیەک ئامادە بکەین و ئەو پرۆژەیەمان بردە پەرلەمان کە یاسایەک دەربکرێت لە هەرێمی کوردستان ئەو کەسانەی کە بەشێک بوون لە تاوانی کیمیاباران و ئەنفال بتوانرێت گەر بەغایبیش بێ بە سزا بگەێنرێن. ئێستا پرۆژەکە لە پەرلەمانە بەداخەوە پەرلەمان بۆ واقعە ڕۆژتەمەنا ئەەکەین بەگەڕکەوتنەوەی پەرلەمان یەکێک لە چالاکیە و ئیشە گرنگەکانی بەڕێکردنی ئەو پرۆژە یاسا